ئێستا ئێمە لە لەندەنین لە بنکەی پۆلیسی ئەم ناوچەیە خاتوونێکی کوردی لێیە کە یەکەم خاتوونی کووردە پیشەکەی پۆلیسە و پلەیەکی زابطی هەیە لە بنکەی پۆلیسەکە لەگەڵ مابن دابزانین ئەو خاتوونەکەیە و چۆن گەشتۆتە ئەم ئاستە بفەرمون. نام بەهشتا تەمەنم 31 ساڵە نزیکەی 12 ساڵە لە بەریتانیا دەژیم و هەر لێرەش زانکۆم خوێندووە و ماستەریشم خوێند. دووسێ ئیشم کرد لە دووسێ شەریکەی ئەدڤەرتایزینگ بەر ئەو ئیشە تێپەڕ بووم، یعنی بە سوودفەیەکی زۆر خۆش کە چەند پۆلیسێکم دینی و لەسەر جادەش بوون. پرسیارم لێیان کرد گوتم ئەوە چ بووە لۆ چ دەکەن لێرخواانە لۆمیان شەرح کرد گوتیان ئەمە ئەوەیە خەڵکی تاعین دەکەین ببن بە پۆلیس یاخود محقق دتێکتیڤ. ئەمنیش ناوی خۆم نووسی و ئێستا وەرگیرە لێرە ئێوە ساڵێکە لێرە ئیش دەکەم. پێشتر بیرم لەوە نەکردبووە کە ببم بە پۆلیس، بەڵام کە لە کاتی هەرزەکار بووم هەندێک جار کە سەیری فیلمم دەکرد ئی دتێکتیڤ حەزم دەچوە ئیشەکەی بەس کووکو بڵێن بیرۆکەک بوو بەس یعنی قەت فکرەیەک نەبوو کە بچم پۆلیس بخوێنم. بەڵام پێش نزیکەی 2 ساڵی بە سوودفە تەقدیمم بۆ ئەو ئیشە کرد و گوتیان دەتانی دایرەکتلی ببیە دتێکتیڤ. ئەمنیش گوتم دتێکتیڤم پێ خۆشترە لەوەی کە ببمە ئەگەر پۆلیسی یونیفۆرم ئیترم هەڵبژات. کە لەم ئیشە وەرگیرام یەکەم ڕۆژی دەواممان ئەوە بوو کە ئەمە پێ دەڵێن ئۆریەنتەیشن. زۆر دڵم خۆش بوو کە لەو ئیشە وەرگیرام و بۆمانیان باز دەکرد کە چۆن نییە و هەر دووسێ مانگی یەکەمینی لە زانکۆ دەمان خوێند کە فێرمانیان دەکە کە پۆلیسی چۆن ئیش دەکەن و دەبی چ بزانین، خاصەتەن لە ناحەی یاساوە دەبی یاساکان هەموو بزانین. ئیتر پارچەند مانگێک دەستمان پێ کرد سەبر بچین لە محەتەی پۆلیس ئیش بکەین و لەوێندەر پراکتیسیان بەمە دەکرد و دەچوینە دەرەوە لەگە خەڵک قسەمان دەکرد. لەوەتی کە لەم کارە ئیش دەکەم زۆر جار بانکراومە بۆ دەرەوەی محەتەی پۆلیسەکە، بڵێن بۆ نمونە دەبێ بچم بۆ کاونسڵ داوای کە تەماشای CCTV بکەم، بۆ نمونە دەوی بچم قسەی لەگەڵ یەکێکی بکەم کە زەحیەی جەریمەکی بووە یاخود هەر شتێکی کەبی کە دەبی بچم بەخۆم پرسیار بکەم و بخۆم بچم تەحقیق بکەم و ببینم بە چاوی خۆم. لەبارەی ترسەوە یەکەمینەکەی بەڕاستی زۆر دەترسام، بەس دایمەن پۆلیسی ترمان لەگەڵ بوو یا مامۆستایەکانی خۆم هە لەگەڵمان بوون، بەس ئیتر کە زۆر دەچیە دەرەوە و خەڵک دەبینی زیاتر ترست کەمتر دەبی و درۆ دەکەم ئەگە بڵم ئەگە ئێستاش ترسم نیە. ئێستاش هەندێک جار دەترسم بەس دایمەن سەپۆرتمان هەیە و دایمەن پێویستمان بە یارمەتێک هەیە یارمەتیمان دەدەن و یعنی تەمرینیان بەمە کردووە کە ترسمان کەمتر بێتن. کاتێککە لەسەر کارە بیت کوردێک هاتۆتە بەردەمێت کە تەحقیق لەگەڵ ئەوانە بکەی لێکۆڵینەوە بکەی لەسەر کەیسەکانیان؟ بێگومان کە لە لەندەن کوردی زۆر لێیە، ئەکید کوردم بینیوە کە تەحقیقیانم لەگەڵ کردوونە و چوومە پێشیشیان بە کوردی لەگەڵ یانیشم قسە کردووە، یان هەندێک جار بەڕێوە بەرەکەم یعنی پێم دەڵێتن ئەوەی یەکی کوردمان هەیە کە بێ زەحمەت بچیت لەگەری قسەی بکەی هەتا متەرجیم دێتن و مقابلەی دەکەین. ئەی هەستەکان چۆنەکە ئەبینن پۆلیسێکی کورد کچێکی کورد لە بەردەمیانە و پۆلیسە و بە کوردیش قساکە؟ بۆیان
يعني وكو بلينها سبرايزك هكا كردة وكتة وبوليسيشة داركيان يعني يكك هبو فقيري زور أو بو بلين مشوش بو بس كمني بيني بكردي لقلم قصة كرد يعني عندك ضلي هذا بو ضلي خوش بو حتى بمنيش قلت شانازي بيودا كم كرد هي لا بوليس ويارمتي خلقي ددن ليركوانا براستي من زور شانازي بيوكم يعني أفريقيا كبيرة كبتواني تيتا أورو داوانا و ليكولينو كي لاتشن بابتي كي زور هستيارة بس ديو توش أوني تين إيشي بين زفر عندك بوشي يعني تيناو روداو أيوة لو أنا هرشش ليبكنو والله وكروزنا من زي مشتوشة وكشانا أبين بس خوشة بتواني أفريقيا كل حشونك بلا سر في خوي وسطو بتواني خوي بيجيني هاوكا دوير بيتو شنبواري تعقيب كاتوكا بيشتر نكرة ايوه غمنا بيوزار اگه هشتك سر هات تلفون بابم كمنيش بين زفري دايم لقلكم ديار بنتي إن شاء الله